وەرزی کۆکردنەوەی بەرهەمی پەتاتەیە لە زەویە بە پیتە کشتتوکاڵەکانی قەزای پێنجوێن. جوتیاران دوای چەندین مانگ لە زەحمەت کێشانیان بەرهەمێکیان بەدەستێنەوە کە لە ئەست و کۆڵیتەکەی ڕازین. جوتیارانی پێنجوێن ئاماژەبەوە دەکەن سەرباری قەیرانی وشکە ساڵی و بەرهێنانی پەتاتە لە ئێستادا جیاواز لەوەی پێداویستی ناوخۆ پڕدەکاتەوە بەرهەمەکانیان گەشتوۆتە ئاستی هەناردەکردن. بەڵام وەک ساڵانی پێشوو هێشتا گرفتی بە بازارکردن بەرۆکی بەرنەداون. داوا لە حکوومەتی هەرێم دەکەن بازار بۆ ساختکردنەوەی بەرهەمی پەتاتە دروست بکات. ئیبین بە چای خۆدانە هەمدولا پەتاتێکی زۆر باشمان هەیە کە توانین بڵێن بەز لە ناوچەی پێنجوێنە پتر لە 1000 تەن بەس بنەتۆی پەتاتە داچنراوە. ئێلحەمدولیلا نەتایجێکی باشی شێ و پەتاتێکی زۆر باش سواز بۆ خوا. ئەگەر بەم پشقڵە بڕوە حکومەت هاوکارمان بێ لە مەسایلی ڕێگرتن لە سنوورەکانە، لە مەسایلی ئەوە هاوکارێکی مادیمان بکە، سەرپەرشتیمان بکە، ئەتوانین ببین بە نمونە و ئەو وڵاتانی کە هەمووی پێگەی ئابوووریەکەی لە مەسایلی کشتتوکاڵە ئێمەش هیچمان کەمتر نیە لە وڵاتانە ئەتوانی وڵاتەکەمان بکەین بە وڵاتێکی نمونەی لە مەسایلی کردی کشتتوکاڵە. زۆر زیادی هەیە لە ئاسی ناوخۆ، چون ناوخۆ زۆر سرم نابێت ئەگەر برعربەکان نەیەن ئێستا ڕێگەی کەرکووک نییە کێشەی بۆ ئێمە دروست کردووە دە ڕۆژێک. ئەوەی کەمانەوەی ئێستا بیکەینەوەیە کە ساڵێکی تر ڕێگە بەوە نەدەین خەڵک تووشی زەرەر بێت. حکوومەتی هەرێمی کوردستان وەزارەتی کشتتوکاڵ بەڕێز خوشکەبێگەت لەگەڵ وەزارەتی کشتتوکاڵی عێراق هەمانگیەکیان هەبێ بۆ ئەوەی کە لە کاتی بەرەبوومی پێنجوێنە ئەوانی شاوکاریمان بکەن و ئەمانی شاوکاری ئەوان بکەن. ئێستا لە هەرێمی کوردستان بە ڕێژێکی بەرچاو پەتاتە لە جۆرە جیاوازەکانی بەرهەم دەهێنرێت. جوتیاران بۆ ساختکردنەوەی بەرهەمەکانیان پێویستیان بە پاڵپشتی حکوومەت و کردی تایبەتە تاوەک لە ڕێگای دروستکردنی بازاڕی دەرەوەی هەرێم و کارگەی ناوخۆییەوە بتوانرێت بەرهەمەکانیان ساخت بکەنەوە. بە شێوەیەک پێشبینی دەکرێت جوتیارانی هەرێم بۆ ئەمساڵ نزیکەی 9 ملیۆن تۆن پەتاتە لە هەرێمی کوردستان بەرهەم بێنن. سەلاح جەمیل، کورسات نیوز، پێنجوێن.